ئافرەتێک دەڵێ لە دوای ئەوەی کەوا تووشی نەخۆشی بۆم چوومە لای پزیشک ئەم لاو ئەولا وەڵامیان دایەوە کەوا تووشی ئەوە بوویتە کلێکانت بەکار نەماوە، تووشی فەشەلی کلەوی بووە. امرأة أصيبت بفشل كلوي وقد عانت الأخت من مرضها هذا كثيرا بين مراجعات وعلاجات. أم أفرته كتوشي أو أبو عجزي كليا كاني متيجي تردا وستيو توا ولا كاردا كبير علي أم لا وأولام كرد إمكانية زور باشا داوام كردو أخبار بلاو أبو چه هيا كليكي خوي بفروشه من ليدك رم بچنه پاري گرك بيه على من جمالي خومم ورقم تلفونم بلاو كردو توا بملاو باولادا اما كليك بكرم بوي لقل من دالكان ما وبياوكم دا جيان برمسر على خبريان بيام دا ئافرەتێک هاتووە بۆ نەخۆشخانەکە داوای تۆ دەکات و دەڵێ من کلیەکەی خۆمی پێدەبەخشم. ئەڵێ چوومە ژوورەوە بۆ لای ئافرەتەکە پرسیارم لێی کرد نەکا کەسێک یاخود پیاوێکی ستەمکاری ئەبێ زاڵم بێ زەپری لێ بکا بۆی کلیەکەی بفرۆشێ. ئەڵێ پێیم وت کەس زۆری لێت نەکردووە کە کلێکەی خۆت بفرۆشی؟ ئەڵێ ئەویش وەڵامی دایەوە سەری داگرد وتی گریا لە بەردەسمە. وتم بۆ دەگریەی؟ وەڵامم بەرەوە کەس زۆری لێت نەکردووە. وتی وەڵڵی کەس زۆری لێم نەکردووە بەڵام بەزەیم بە سێ منداڵم هەیە، دوو کچ و کوڕێکم هەیە، پیاوم نەماوە، کەس نییە ئاورێکمان لێ بنداتەوە کە کاتیام خەبەرم بیست بۆی منداڵەکانم وەکو منداڵی خەڵکی بژێت، وەکو منداڵی خەڵکی بتوانم خواردن بخەمە بەردەستیان کە جەژن دێ جلی جوان بکەنە بەریان. وتی ئەوەیە وای لێم کردووە هاتوومەتە بەردەستی تۆ کلیەکانم دەفرۆشم وەیلا کەس زۆری لێم نەکردە نەبوونی وای لێم کردووە. ئەمش دەڵێت ئەم ئافرەتەش دەڵێ وەڵڵی خۆم بۆ نەگیرە. وتی ئەو پارەی کە بۆ کلیەکە دامنا پێیەم وت ئەم پارە بەرە و کلیەی تۆ کلیەکانی تۆم ناوێت. ئەلێ کە پارەکەم دا پێی ڕۆیی لە دوای ئەوە کە گوایە بگەڕێم کەسێکی ترە بێ کلیە بفرۆشێ، بەڵام ئەو پارەی کە دام پێی ئافرەتەکە ڕۆی وتی پێی وت کلیەی تۆ بناوێ بڕۆ ئەو پارەی سەرف کە بۆ منداڵەکانت. ئەلێ وەڵڵاهی دوایی مدەیە گەڕامەوە کەس نەبوو، گەڕامەوە بۆ لای ئەو دکتۆرەی خۆم کە کاتێک هەم تەحلیل و ئەوانەی بۆم کردەوە ئەنجا سەیرەکەم پێدەکەنێت و سەیرم دەکات دکتۆرەکە دەڵێ پێم بڵێ تۆ چیت کردووە؟ وتی پێی وتم بۆ؟ وتی وەڵڵی کلیەکانت هیچ عیبی نییە. بۆ؟ لەبەر ئەوەی بەزەی بەو ئافرەتە هات ماڵی بەخشی بەبێ ئەوەی کلیەی ئەو ئافرەتە دەربکرێ کلیەکانی ئەم گەڕایەوە لەبەرەوەی خودای گەورە توانای هەموو شتێکی هەیە. لەبەرەوەی ئەمە حەدیسەکەی پێغەمبەری خودای جێبەجێ کرد ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. بەزەیتان بەوانە بێکە لەسەر عەرزە پەروەرگار لەبان عەرشەوە بەزەی پێتانە دێ. ئەم ئافرەتە بەزەی بەو ئافرەتە و منداڵەکانی هات خۆی بۆ نەگیررە بە بۆنەی منداڵەکانیەوە هاتووە کلیەکانی دەفرۆشێ. ئەم بەزەی پێیە هات پارەکەی داپێ و کلیەکەی لێ وەرنەگرت پەروەرگارش لەبان عەرشەوە بەزەی بەو ئافرەتەیە هاتەوە. کەواتە با بەزەیمان بە یەکتر بێ ئەو کاتە پەروەرگار بەزەی پێمان دێتەوە.